ناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێزان ڕۆژتان باش زۆر بەخێر بێن. هەر وەک دەزانن ئەم پرس کۆنفرانسەی ئەمڕۆ بۆ بڵاوکردنەوەی ئەنجامی ئەو کردەوە تێرۆریستیە بووە کە لە 29 مانگی ڕابردوو لە بەردەم ئاسایشی هەولێر ئەنجام درا. ئەم کردەوە تێرۆریستیە دوای 6 ساڵ ئەمە یەکەم جار بوو کە تۆریستەکان توانیان دەستیان بگاتە هەرێمی کوردستان و لە بەردەم ئاسایشی هەولێر دوو سەیارە بتەقینەوە، هەروەها دوو خۆکوژی تریش هەوڵی ئەوە بدەم چنە ناو باڵەخانەی ئاسایشی هەولێر. بەڵام ڕوبەڕووی ئەو ئەفسەر و کارمەندانەی ئاسایش بوونەوە کە زۆر بە قارەمانانە بەرپەچیان دانەوە و نەیانهێشت پلانەکانیان وەکو کە پێشتردان ڕێشت بوو جێبەجێ ببن. لە ئەنجامی ئەم کردەوەی هەموو تێرۆریستەکان کوژران و هەر دەست بەجێ دوای ئەمەش دەست کرا بە لێکۆڵینەوە بۆ ئەوەی بزانین کێ لە پشت ئەم کردەوە بووە و ئەوانەی کە داڕێژەری پلانەکان بوون و یارمەتیدەری ئەم پلانە بوون بۆی بزانین کێن و بەدوان دەبچین. خوشبەختانە خوشکبراکانتان لە دەستگاکانی ئەمنی توانیان بە ئەنجامی زۆر باش بیان و چەند تێرۆریستێک کە دەستیان هەبووە ڕاستەوخۆ لە پلاندانان و لە هاوکاریکردنی ئەم کردەوە تێرۆریستیە دەستگیر بکرێن. جێداخە بە حەقیقەت کە چەند عەزیزی ئێمە گیانی خۆیان لەدەستدا، بەڵام پێویستە هەمومان شانازی بەو قارەمانانە بکەین، چونکە باوەشیان بە مەرگدا کرد بۆ ئەوەی نەیەڵن زیانی گەورەتر بگاتە هاوڵاتیان. و بەنسبەت ئێمە ئەو شەهیدانە شەهیدانی نیشتیمان و نەتەوەیەکن کە ڕوبەڕووی تیرۆر و تێرۆریستان بوونەوە بۆ ئەوەی گیانی خەڵکی تر ڕزگار بکەن. بەو بوونەوە سەری ڕێز و نوازش بۆ گیانی بەرزەفڕیە و شەهیدانە دائەنوێنین و هاوخەمی خۆمان، سەرخۆشی خۆمان، ئاراستەی بنەماڵەی سەربەرزیە و شەهیدانەکەین. ئەوەڵان ئاسایشی ڕەها لە هیچ شوێنێکی دنیا نییە و پێویستە ئێمە و حەقیقەتە بزانین کە ئەوانە توانیان سوود لە کەلێنێک وەربگرن بێنە ناو هەرێمی کوردستان لەبەر ئەو ئاسانکاریانە بووە کە بۆ ئەو خەڵکانەی تر پێشکەش کران کە لە ناوچەکانی دیکەی هەرێمدا ویستیان بێنە ناو هەرێم بۆ کرێکاری و ئیشوکار و گەشت و گوزار و یانیش ئەوانەی کە لە ترسی تیرۆر و تۆقاندن لە شوێنەکانی تر ڕایان کردووە هاتوونەتە هەرێم. ئێمە بە دوواداچوونی پێویست دەکەین بۆ ئەوەی ئەو کەلێنانەش بدۆزینەوە بۆ ئەوەی ئینشاڵڵا چارەسەری ئەو کەموکورتیانەش بکەین. لە هەمان کاتدا داوا ئەکەم جارێکی تریش لە هەموو ئەو خوشک و برا خۆشەویستانە هەموو هاوڵاتیانی بەڕێز کە هاوکاری بەردەوامی دەستگا ئەمنیەکانی خۆتان بن لەوەی کە هەر شتێکی نامۆ و یان شتێکی نەگونجاو ببێنن یەکسەر پەیوەندی بە دەستگا ئەمنی و لایەنە پەیوەنددارەکان بکەن بۆی بتوانین ڕێگە لە دووبارەبوونەوەی ئەم کردەوە تێرۆریستیانە بگرین. بەنسبەت ئێمەوە ئەوەی لە توانەماندا بێ هەوڵەدەین ئینشاڵڵا نەیەڵین جارێکی تر دەستی تیرۆر بگاتەوە هەرێم، بەڵام ئەوەش بزانین کە پلانی دوژمنان کۆتاییان ناتوە و ئەوانیش بەردەوامە بن لە داڕشتنی پلانی زیاتر و گەیاندنی زیان بە هەرێم و بە سەقامگیری هەرێمی کوردستان. بە تایبەتی لە ڕۆژانی داهاتوو کە جەژنی قوربانیشە، پێشەکی من پیرۆزبایی جەژن لە هەموو ئێوەی خۆشەویست و هەموو هاوڵاتی خۆشەویستەکانەکەم، بەڵام داواشەکەم کە زۆر وریا بن و هاوکاری دەستگا ئەمنیەکانی خۆتان بن بۆ ئەوەی بتوانین ئینشاڵڵا و جەژنەش بە خۆشی و بە ئارامی تێپەڕ بکەین. لەسەر ئەم کردەوە تێرۆریستیە
کاکە دکتۆر تارق بەرپرسی ئاسایشی هەولێر لە وردەکاری و ئەو ئەنجامانێکە تا ئێستا پێگەیشتون ئاگاداریەوەی بەڕێسەکەتەوە ئێستا دوای کە من تەواو بووم، بەڵام دووسێ خاڵی گرنگ کە ویستم ئاماژەی پێ بدەم. یەکێکەوەیە کە هەرچەندە بەنسبەت ئێمە ئەو کردەوە تێرۆریستیە کارەسات و زۆر ناخۆش بوو، بەڵام جێی دڵخۆشیە کە هەموو ئەوانەی پیلانیان دانا و ئەوانەی کە خۆکوژیش بوون لە دەرەوەی هەرێم هاتوون، کەواتە هیچ دەستێکی ناوخۆی نەبووە و هیچ هاوکاری ناوخۆیش پێشکەشی ئەو تێرۆریستانە نەکراوە. لە لایەکی تراوە ئەنجامی ئەو پیلانە وەکو کە ئەوەندان ڕێژ بووەوە نەیانتوانی بیپێکن، نەیانتوانی بگەن ئەو ئەنجامەیە کە خۆیان پێشتر ئەیان ویست و شکستیان هێنا لەم پیلانە. ئەمەش جێی دەستخۆشیە و حەقا هەمومان دەستخۆشی ئاسایش و دەستگا پەیوەنددارەکانی تر بکەین کە نەیان هێشت گەنە ئامانجی خۆیان. و لە لایەکی تریشەوە دیسان دڵخۆشین کە زیانی مەدەنی نەبووە و ئینشاءالله ئەوەی پێمان بکرێ هەروەکو پێشتریش بەڵێن بە ئێوە دراوە هەموو ئەو خوشک و برانەیە کە لەم دەستگانە ئیشەکەن بە شەو ڕۆژە و نخۆنیەکەن هەوڵەدەن ئیشەکەن بۆ ئەوەی سەقامگیری و ئارامی هەرێمی کوردستان بپارێزن. ئێستاش داوایەکەم کاک دکتۆر تارق بە بفەرموو بۆ ئەوەی پێشکەشی ئەو وردەکاریانە بکە کە تا ئێستا ئەنجامی لێکۆڵێنەوە پێگەیشتووە. فەرموو. سوپاسی بەڕێز ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش دەکەم، هەروەها بە خێراتری میوانە بەڕێزەکان و میدیاکارانی خۆشەویست دەکەین بۆ ئامادەبوونیان لەو کۆنگرە ڕۆژنامەوانیە. لەو کۆنگرە ڕۆژنامەوانیە هەوڵ دەین چۆنیەتی ڕوودانی ئەو تەقینەوانەی بەردەم بارەگای ئاسایشی هەولێر بۆ هاوڵاتیان شی بکەینەوە و هەروەها لە ئەنجامەکانی لێکۆڵینەوە ئاگاداریان بکەینەوە. طبیعی هەروەکو جەنابی ڕاوێژکار باسی کرد، تیرۆرستان بە سوود وەرگرتن لەو ئاسانکاریانەی کە لە ساڵانی ڕابردوو بۆ هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستان لە پارێزگاکانی تری عێراق ڕەخسێنراوە، توانیان دەرفەتێک بۆ خۆیان بخۆزنەوە و بێنە ناو شاری هەولێر و بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێری بکەنە ئامانجی گڵاوی خۆیان. ئەوە بوو لە هەمان ڕۆژی ڕووداوەکە لە 29 دوو سیارەی بۆم ڕێژکرا و ئامادەکرا و هاتە ناو شاری هەولێر و بە ئامانجی ئیقتیحامکردن و زیانگەیاندن بە بارەگای بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر. ئەوە یەکەم سیارەیەکە لە جۆری هۆندای مینیپاس کە دەگاتە بەردەم بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر. لێرە دێتەقا لە کارمەندی پاسەوان دەکا کە لە پێش دەکەی ئەو بارەگایە وەستاوە و هەروەها کارمەندەکانی ئێمە بە شێوەیەشی قارەمانانە زۆر بە چاوکراوانە لە هەمان لەحزەدا وەڵامی تەقەکانیان دەدەنەوە و دەتوانن لە چەند چرکەیەکی کورددا شوفێری سیارەکە کە تیرۆریستێکی خۆکوش بووە تیرۆریستەکە بکوژن، هەتا دەرفەتی ئەوەشی پێ نەدرا کە سیارەکەی بتەقێنێتەوە خۆی ناو سیارەکەدا کوژرا. و لە هەمان کاتدا سیارەیەکی تری هۆندای تکسۆن کە بە دووری حوالی 100 مەترێک لە سیارەی یەکەم بە ریمۆت کۆنترۆل سیارەی یەکەمیان تەقاندۆتەوە و ئەوەش شکلێکی ئەنیمەیشنە بۆ چۆنێتی ڕووداوەکە ئەوەی دەیبینن بارەگای ئاسایشی هەولێرە و ئەوەش ئەو سیارە مینیپاسەیە کە دێتە بەردەم بارەگای ئاسایشی هەولێر تەقە لەو کارمەندە دەکاتن و بەڵام کارمەندەکانی ئێمە لە هەمان کاتدا وەڵامیان دەدەنەوە و وا دەکەن کە ئامانجی خۆیان نەپێکن و شکست بە مەحاولە خێزەوەنەکان بێنن کە ئەو هەوڵیاندا بۆ ئەوەی زۆرترین زیان بە بارەگای ئاسایش بگێن و ئیقتیحامی ناو بارەگا بکەن. وا لێرە دەیبینین کە تیرۆریستەکە کوژرا و سیارەکەش لەپشتەوە بە ریمۆت کۆنترۆل تەقێنرایەوە. هەروەها ئەو سیارەی کە لە پشتەوە وەستا بوو بە حدودی 150 مەترێک ئەو سیارەیە لەگەر ئەوەی کە تەقینەوە لەوێ ڕوویداوە سوود لەو تۆز و دووکەڵ و غوبارە وەردەگرن، دانوێت کلێنێک بۆ خۆیان بدۆزنەوە بسن ئیقتیحامی ناو ئاسایش بکەن و هەروەکو لە شکلە ئەنیمێشنەکەدا بەدیار دەکەوێتن کە ئەو سیارەی لە پشتەوەڕا دانێ بۆزەی شوێنەکە بچن و
دوو تیرۆریستی خۆکوژی لێدێنە خوارێ کە بەرجە عسکەریان نەبەرە و هەروەها تفەنگ و نارنجۆشیان لایە هەوڵدەن بێن ناو بارگایەکە ئەوە یەکەم جار ناو دەکەی بارگایەکە تیرۆریستێک دەکوژرێت و تیرۆریستی دووەم دیسان بە هەمان شێوە هجوم دەکات ناو بارگاکە هەتا لە وێنەیەک بە دیار دەکەوێتن کارمەندێکی پاڵەوانمان خارەمانمان وەکو شێر ڕوبەڕوو دەبێتەوە باوەشی پێدا دەکاتن تاوەکو بیگرێ هەتا خۆی بە کەسیت کە دانەندا و ئەوەیە کە کارمەندەکەی ئێمەش لە پاژەوەی کە تیرۆریستە خۆکوژەکە دەگرێ و خۆی تەقێنێتەوە بەداخەوە کارمەندەکەی ئێمە شەهید دەبێت و لە پاش ئەوە محاولەی سێمیان ئەوەیە کە ئەو سیارەی لەوێ بەزیمایە سیارەکە لە بەدەرگا بەزیمایە و چەند تیرۆریستێش تر کە دوو تیرۆریستی تر لەگەریاندا بوونە هاوکاریان کردینە ڕێنشاندەریان بوونە و هەروەها ڕێنوێنیان کردینە کە پێشتر ئیستیطلاعی ئەو شوێنیان کردبوو ئەوانە دێن سیارەی دووەم بە ریمۆت کۆنترۆل دەتەقێنەوە هەروەکو لە شکلی ئەنیمێشنەکە بە دیار دەکەویتن سیارەی هۆندای زۆری توکسۆن دێ لە نێوان لێرە ڕادەوەستی و پاشتر ئیسعاف و سیارەی فریاگوزاری و ئەوانە دێنە ئەطرافی ئەو سیارەی ڕادەوەستن و لە هەمان کاتدا کارمەندێکی ئاسایش گومان دەکات کە ئەو سیار گومان لەو سارێ هەیە ئاگداری خەڵکە دەکاتەوە کە لەو شوێنە دوورکەونەوە ئەوە بوو پاش ئەوەی کە خەڵک دوور دەکەونەوە شوێنەکە بەجێ دێرن لەو ئانوساتەدا سیارەکە دەتەقێتەوە و خۆشبەختانە زیانێکی کەم بە کارمەندانی ئاسایش و کارمەندانی بەرگری شارستانی و کارمەندانی فریاگوزاری تەندروستی دەکەوێت و ئەوەی جێگای خۆشحاڵیە هەروەکو کە جەنابی ڕاوێژکار باسی کرد هیچ هاوڵاتیەکی مەدەنی لەم هێرشا تیرۆریستەدا زەرمەند نەبووە و لە پاش ڕووداوەکە تیمەکانی لێکۆڵینەوە پسپۆران و شارەزایان دەستیان کرد بە لێکۆڵینەوە لە ماوەیەکی کورتدا چەند سەرەداوێکی زۆر گرنگیان دەستکەوت کە توانیان ئەو تاقمەی لە پشت ئەو کارە تیرۆریستان ئاشکرای بکەن کە تاقمێکن ناویان لە خۆناوە دەوڵەتی ئیسلامی عێراق و شام و لە پاش ئەوەوە پاشان توانیمان تیرۆریستێک دەستگیر بکەین بە ناوی هاشم ساڵح کە ناسراوە بە ئەبوو سەعەد طبعاً هاشم ساڵح چووە خۆی سیارەکانی لە کەرکووک کڕیوە هەردوو سیارەی هۆندا مینیپاس و هۆندای تیکسۆن لە کەرکووکی کڕیوە و گواستیتەوە بۆ شوێنێکی نزیک مووسڵ لەوێ هەرخۆی بە هاوکاری چەند تیرۆریستێکی تر سیارەکەیان بۆم ڕێژ کردووە و هەروەها ئەوە لێرە هاشم ساڵحە کە لە یەک لە پیشەنگاکانی کردن و فرۆشتنی ئۆتۆمبیل لە شاری کەرکووک سیارەکە دەکرێتن و ئەوەی دەیبینین سیارەی هۆندای مینیپاسە کە ئەو سیارە بوو لەبەر دەرگای سەرەکی ئاسایشی هەولێر تەقیەوە و پاش ئەوەی کە هاشم سیارەکە دەکرێت دەباتە مووسڵ لەوێندەرێ میڕێژی دەکاتن بە هاوکاری چەند تیرۆریستێکی تر و ئەوانیش هەوڵدەن سیارەکە وە سیارەکان داخلی هەولێر دەکەن هەروەکو لە ئیفادەکانی خۆی پاژۆی کە دەستگیر کرا لە ئیفادەکانی خۆی اسمي هاشم صالح محمد الحديدي الملقب بأبو سعد مواليد 1972 أسكن الموصل ناحية الشورى قرية تل طيب انتميت إلى الدولة الإسلامية في العراق والشام قاطع الجزيرة عن طريق أبو الزهراء كلفني أبو الزهراء أروح على كركوك أشتري سيارتين رحت على كركوك اشتريت سيارتين واحدة منهن هونداي ماني باس والأخرى هونداي توكسن جبتن على الموصل سلمتن جنوب وغرب الموصل إلى أحمد أبو مناظر وأبو الزهراء لغرض يفخخونهن السيارات اثنينهن ويجهزون 3 انتحاريين وأحزمة ناسفة وأسلحة خفيفة وملابس عسكرية كملوهن جبناهن إلى حدود مناطق أربيل أنا وأبو الزهراء رجعنا والانتحاريين والسيارات وشعلان وأحمد أبو مناظر دخلوا مناطق أربيل رجعنا على الموصل في وقت قصير شلنا بالتلفاز انفجارات بأربيل ثاني يوم القبض وجيت و هەروە تیرۆریستێکی تریش هەر لەم ڕووداوە دەستگیر دەکرێتن کە
کە ناوی محەممەد خەلیل خەدووشە ناسرااو بە شعلان ئەو تیرۆرستەش لە وتەکانی خۆی داوای اعتراف دەکاتن کە هەستاوە بە گواستنەوەی سیارەکان هێنانی بۆ ناو هەولێر چاوساقی بۆ کردنە و ڕێنیشاندەریان بۆ بەردەم بارەگای بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر و ئێستا لە دانپێدانانەکانی خۆی باسی ئەوە دەکات. أنا محمد خليل خدوش العفري الملقب بشعلان، مواليد 1983، أسكن موصل حي سومر. انتميت إلى دولة الإسلامية في العراق والشام في ولاية الجزيرة في سنة عام 2012. قبل العملية بيوم خبرني أبو زهراء قال تجيني على تشولة جنوب غرب الموصل صاير هذا التشولة. فرحت الصبح أنا واقف بالتشولة جا سيارتين. السيارة الأولى هونداي ماني باس يسوق أبو سعد ويا انتحاري. السيارة الثانية توكسون يسوق أبو زهراء ويا انتحاريين وأحمد أبو المناظر. أحمد نزل صعد وياي السيارة، من صعد وياي مشينا طلعنا من الموصل، من جنوب غرب الموصل طلعنا وصلنا لحدود أربيل. وقفوا سيارات، نزل أبو زهراء وأبو سعد رجعوا على موصل. فأنا مشيت قدام أحمد وياي، أحمد أبو المناظر. طلعنا قبل طبينا أربيل، وقفنا يم العلوة وسيارات ضامين عندهم قطع مسوين أحزمة وزي عسكري وبنادق شايلين. فهم لبسوا غادي عسكري، زي عسكري لبسوا، ورا ما لبسوا عسكري وحزام لبسوا. فطبينا أربيل، ورا ما طبينا أربيل فتنا على فرع الجامع، جامع عثمان بن عفان. جامع عثمان بن عفان وقفت غادي، أنا قلت أحمد أنا أرجع، ورجعت أنا قلت أنتظرك يعني بدورة النسر. قال روح قف غادي أنا أجيك بتاكسي. والله وقفت ونزلت من السيارة، شفت العالم ويدحقون هيشي، انفجار صاير، دخان صاير هيشي غادي، فما أعرف إيش صاير بعد. إجا أحمد صعد وياي قال امشي. مشينا طبينا الموصل. وراها بيوم ألقى القبض علينا القوة الأشايس في الموصل. وهروها تیرۆرستێکی تر دەستگیر کرا بە ناوی سەمیر بەکر یونس، ناسراوە بە ئەحمەد ئەبوو المەناظر. طبیعی ئەحمەد ئەبوو المەناظر لە ئەساسدا خەبیری متەفەزراتە، یعنی پسپۆرە لە بواری بۆم ڕێژکردنی سیارە و حزامی ناسیف و ئەوانە. ئەوە خۆی سیارەکەی تەفقیق کردیا و هەروەها حیزام ناسیفەکانی بۆ تیرۆرستەکان ئامادە کردیا و هەر خۆی بەرنامەکەی داڕێژترا کە چۆن بێنە ناو شاری هەولێر و هەرخۆشی لەگەریان هاتووە تاوەکو بتوانیتن هەر خەلەلێکە بیتن بۆیان چاک بکە کە خەبیرە و خۆشی لە پاش ئەوەی کە محاوەرەی سێمیان کرد بە تەقاندنەوەی سیارەی تۆکسان لە نێوان دوو ئیسعافەکە هەرخۆشی بە ڕیمۆت لە دوورەوە سیارەکەی تەقاندوتەوە. ئێستاش لە پاش ئەوەی کە ئیفادەکانی وەرگیرا و خۆی دانی بە تاوانەکان بۆ شەوەی کە باسی دەکات. اسمي سمير بكر يونس العفري، ينادوني أحمد أبو مناظر، مواليد 83، أسكن في الموصل منطقة قراج الشمال. انتميت إلى دولة العراق الإسلامية سنة 2010، والآن أنا مسؤول تفخيخ السيارات والأحزمة الناسفة في الدولة الإسلامية في العراق والشام، ولاية الجزيرة. دوري في العملية تفخيخ السيارتين هونداي ميني باس وهونداي تكسون، وتجهيز الأحزمة الناسفة للانتحاريين والزي العسكري والرشاشات.
قمنا بتفخيخ سيارتين في منطقة جنوب غرب الموصل تابعة للجزيرة بمساعدة أبو سعد وحضور أبو زهراء القيادي في ولاية الجزيرة. جهزنا سيارتين بما يقارب 150 كيلوغرام TNT. دور أبو سعد وأبو زهراء إيصال الانتحاريين والسيارات المفخخة إلى حدود مدينة أربيل، وواجبي وواجب شعلان إدخال السيارات المفخخة والأحزمة الناسفة والانتحاريين إلى داخل مدينة أربيل واستطلاع وتحديد الهدف بمقر أسايش أربيل. الخطة: يجي الانتحاري بسائق الميني باص، يتوقف أمام باب مقر أسايش أربيل ويقتل الحرس ويدخل إلى داخل البناية. وسيارة تيكسون فيها انتحاريين 2 يفجرون السيارة الميني باص بعد دخول الانتحاري سائق الميني باص إلى داخل البناية، لكن مقاومة الحرس قتلوا سائق الميني باص قبل أن ينزل من السيارة. والانتحاريين في تيكسون فجروا السيارة الميني باص، وبعد الانفجار صار دخان، فحاولوا يستغلون الانتحاريين الاثنين اللي في التيكسون الدخول إلى البناية برشاشاتهم بإطلاق النار والدخول إلى البناية، لكن الحرس تصدوا لهم وقتلوهم في ساحة البناية قبل وصولهم إلى البناية. وقمت بتفجير السيارة تيكسون بعد تجمع الحرس. ولا باش لێکۆڵنەوە لەگەر ئەو سێ تیرۆریستەدا و لە پرسیارکردنمان دەربارەی ناسنامەی خۆکوژەکان، طبیعی ئەوانەش ناسنامەی خۆکوژەکان لا نەبوو، بەڵام ئەوەندە دەزانن کە لە دەرەوەی عێراق هێنرابوون و هەتا ئێستا لێکۆڵنەوە بەردەوامە بە پێی مادەی 4 لە یاسای تیرۆر، و هەر کەسێک کە ناوی بێتن بە تاکید بانگ دەکرێتن و تاقیقی لەگە دەکرێت، و ئەوانەی لە پشت ئەو کارەوەشن ئەبوو زەهرابی و هەر کەسێکی تربی کە بە قسەیەکیش هاوکاری کردبن دڵنیا بن کە دەستی ئاسایش درێژە دەگاتە هەموو شوێنێک و هەر هەمووشیان بە سزای خۆیان دەگەین بە پێی یاسا.